زۆرێک پرسیارەکەن لەبارەی ئەو 100 ملیۆنەی کە حکوومەتی خوار مەصرفی عقاری ئەیداتە موظفەکان ئێش نایە شەرعیە یان شەرعی نییە زۆر بە کورتی بەبێ ئەم لەو ئەو لە ئازیزانم لە 5 ڕسومات لێسێنن. یعنی چی؟ یعنی 95 ملیۆن تەداتێت بەس دوای کەیبات وەلێت 100 ملیۆنت لێسێنێ 5 ملیۆن. ئەم 5 ملیۆنە بە پاساویەوە وەڵا وەرەقە سەرفەکەم وەڵا من موظفمەیە. ئازیزانم پێشووتر ئەم جۆرە بەزم و ڕەزمانە کریاوە نەخەڵەتەی بیکڕی بۆ وەڵا خانی پێخاستکەم و وەڵاچی پێ بکەم تەرا بزانە هیچ خێری لێ نابینی. یەمحەق الله الربا ويربي الصدقات. خوای گەورە ماڵ و سامانی ڕیبا پڕ و پوچەکە و بێقیمەتێکە فاگادار بە. ئەمما مەڵە و ئەم باسەی کە لە ناوی سۆشیالە یەسا هەیە نەیکێشی و دەسی بۆنەوەی چکە ڕیبایە بچووکترین ڕیبایەکیش پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمیوە کوایە بڕۆیتە لای تر خۆتان تەواوکەرێکی دەزانن ڕیبا ئاوایە پیسە و قێزەونە. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.